پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لە بازاری مۆبایلانین قسە لەسەر چۆنیەتی نانی حرام و چۆنیەتی پەیداکردنی ئەو نانە دەکەین. ئایا چۆن نانی حرام پەیدا دەکرێت و ئەو کەسانی کە دەشی خۆن ئاسوودن لەوەی کە پارێکی باشیان بەدەستکەوتووە و زۆر کەسیش هەیە دەزانێت کە پارەکە حرامە بەڵام بیری گوێ ناداتێ و لە گیرفانەکانی دەنێت و دەبێت بە خاوەنی سەفتەیەکی پڕ لە حرام و نەهیکراو. لەو بارەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست لەو بازارە لەگەڵ مام. تەماعی زۆر پیسە کە تو تەماعت لە پارەی کرد وە دەکەی ماری خۆت کە حرام لە بۆ 5,000 سبەی دوای هەر دەمرین ئەو هەرچیەکمان دەستکەوی هەرچێکمان هەبێتە نەما هەر لەگەڵ خۆمان نایبین عرامی بەکەلگنایە نەخەوەیە نە ئیسرعاتەیە موشکلەی مارێک بەلایەک وڵای عرامی حلال شدەیە ها بڵێ حلال شدەیە بەس زۆربەی درۆی دەکەنێت زۆربەی درۆیە لە هەموو پەروەردەکان ئەمە سەقەت يك ورقة بحرايم بلدك روجي وشي أتو نفسيتي مرتاح نبي أو ورقة باشا نخيل باش نية شخصي روجي دو ورقة سي ورقة لو بازاري بعرامي مرتعنية ئایا لێسادا خەڵک بۆ بە خواردنی حرام ئاسوودەیە یعنی لەکنی ئاسایی ئەگەر نانێکی حرام بچێتە ناو ماڵەکەی و منداڵەکانی بیخۆ جوانە نا بەخۆی شتی ئەو هالە هەیە لەبەرەوەی خەڵکەکە بەڕاستی بێتاقەتە بێ ئیشە بێ ئەوەیە دەبینی بە شێوەیەکی وا سوێن دەخواتن کەوا شتێکی دەستکەوێتن شتێکی ئەوهای دەستکەوێتن بەڵام بەخۆی لە ڕاستیە هەمووی بۆی تا حرام حرامەکە ژۆی لێ هاتێکەوە نازانی چیا حرام و چیا حەڵاڵە لەبەرەوەی تێکەر بووە لێ تێکسووە نازانی چی بکەیت ئەگەر حەڵاڵەکە دەکەی بەڕاستی ئەو دەستکەوتی تو دەتێ بەدەستی نانی بەزگای حرامەکەی دەکەی ئێتە دەوێت تو دێ پشت لە خوا بکەیت تێگەیشتی بەسەوە بەخۆی حرامە ئێتە نازان بڵێم چی دەکەرێتەوە سەرەوەی کەوا ئینسان بەخۆی یعنی قەرارکە بەدەستە خۆیتی چیانیان بکاتن ئایا حرارەکە لۆی باشە یان حرامەکە لۆی باشە منەوەی دەبینم نازان باش ینی خەڵک لە ئێستادا لەبەرەوەی کە باری دارایی خراپە و بۆ نمونە یعنی بارەکە نالەبارە لە ڕووی داراییەوە ئامادەیە نانی حرام بداتە منداڵەکانی بەخوای زۆر جاروا هەیە دەڵێن نان لە قورگی شێرە ئینسان زۆر یعنی بەڕاستی ئامادە نییە بەڵام بڵێ چی ئینسانەکە مەجبوریان دەجارە ویشانی دەکاتن بەدەستە خۆی نییە بەڵام بەخۆی حرامە ڕاستە حرامە نابێ ئینسانی شتی وا بکرێتن دەبێ ئینسان حرام و حەڵال لێکتری بکاتەوە ئێمە لە دەوڵەتێکی موسڵمانین دەبێەوە بزانین چونکە دەبێ ئەمە بترسین لە سبەی دوای هەر دەمرین ئەو هەرچیەکمان دەستکەوی هەرچێکمان هەبێتە نەما هەر لەگەڵ خۆمان نایبین تێدەگەی بەڵام دەبێ ئینسان فکر کاتەوە بزانە مەسلحەتەکەی لەگەی چێهانە بەس هەر حرامەکە باشتر نییە مەسەرەن حەڵالەکە باشتر تەبان باشە بەمەسای بەڕێز ئەوانەی کە حرام دەخۆن نانی حرام دەخۆن ئەو قسەی کە جەنابەت کردت سبەی دەمرین بیر لە مردن دەکەنەوە بە خودای پر لە مکردن نادەنەوە کەسانێکەوە بەو شێوەیە حرام دەخۆن ناوەڵڵا باوەڕ ناکەم مردن ئەوەی ئاخر کەوا فکری لێ بکەنەوە تێگەیشتی نانیوەشی کابرا گودا مردن نییە لەبەرەوەی بە دوای پارە دەگەڕێنەوەوانە مەسلحەتیان بەس لەبەرەوەی کەوا ژیرفانی خۆیان پڕکەن و پارەیان هەبێتن و ئەتی گوێ نادەنە حەرامە حەڵاڵە ئیتر بە هەموو شێوەیەک ئەوە دەکەن خڕ دەکەنەوە ساگەر گوێنەدان بە حرام و بە حەڵاڵ ژیانی ئەو کەسە لە جیاندا ئاسوودە دەکات نەخێر بەی شێوێک ئاسوودە نابێتن ئەو ئینسانە ئەو ئینسانە ئەگەر زەمیری هەبێتن لە ژیاندا مرتاح نابێتن ئەو نانەی کەوا وەری دەگری و دەیداتە منداڵەکان دەبی فکری لێ بکاتەوە ئایا ئەو نانە کووە کوی وەرگرتێ کوی مەسەرەن بەدەستی نایە ئایا لە ئێستادا خەڵک بۆ گوێ بە حرام و بە حەڵاڵ نادا خۆی زانی سێشتەکە ینی بوویتە دیارێکی زۆر ینی ئێستاکە لە ئەو مۆبایلانە کابرا مۆبایلەکە عیبدارە مۆبایلەکە عیبدارە مشتری دێ سەزا سون لێسە دەخوا دەرگا کە وەڵی عیبی نییە لە بۆ چ لە بۆ 15,000 سوندی لەسەر دەخوات مۆبایلەکە بەخۆی عیبدارە بە سوندیشی لەسەر دەخوات دەڵێ وەڵڵاهی عیبی نییە وەڵڵاهی عیبی دارە بەخۆشی چاشی کردەوە لە وەستای دەرێ وەڵڵاهی ئەو مۆبایلە یەک عیبینە بڕۆ فاشکە سا سونی لێسە دەخوا لە بۆ 15,000
ما يعني چیە پارەکەی خۆم دەکاتە عرام ئەوانە لەکنیان ئاسایی ئەو پارە حرامە دەرخواردی منداڵەکانیان ئاسایی نەبی عرامی ناخۆ وەنیە باش حرام خۆرەکان ئەوانەی کە حرام دەخۆن لە ژیاندا لە ژیانیاندا ئاسوودەن واللهی ناوەڵە لە ژیاندا ئاسوودەنینە چکە مردنەیە وەنیە ئەوە دەمری خۆ دنیا هەتاتایە لۆی نامینی جوابی خۆی داتەوە وایان لەبیر ئەوانە واللهی ئەو جاگە خۆیان لەبیر بێ و حرامی ناخۆ ئەدیکو باشە ئەو حرام خواردنە لەو بازارەدا زۆرە هەرێ وڵا هەر بەبێ ڕاددا بەبێ ڕادەشی زۆر ئەوانەی کە دێنە ئێرە بۆ نمونە ڕەنگە ینی خواوە چیلی بێن بۆ نمونە پرس بە جەنابەت دەکەن یان کەسێک ئەلێرە دەناسن هی دەپرسنەوە مۆبایلە چیکووە ینی خەڵک ئامادەیە فیسەبیلی 4-5 قورشی حرام ژیانی خۆی تاڵ بکات و بەس پارەی بێتە دەستی بەخۆی شەکە دەزانانی کووە ینی ئێستا کابرا پێش ئەوەی مۆبایلەکەی بکڕی بخۆی یعنی بباتە وەستای فعسکە باشترە لۆ 1-2 نەک دوایە فعز نەکە لە مۆبایل فرۆشەکان بکڕی دوایە بێتەوەکنی برێکاکە ئەو مۆبایل لەم فعز نەکردی ئەوها لە بردیتم فعسکە باشترە ئەو بابەتی مۆبایلەکە لە لای جەنابەت وەکو گەنجێک کە لەو بازارە کار دەکەی و طبعاً لە بەوە کار دەکەی کە پارەیەکی حەڵال بێتە جیرفانت حرام خواردن لە لای جەنابەت چییە؟ شتێک حرامە واللهی بەخۆی ینی هەیە لە ئەو مۆبایلانە لە بۆ 1200 حرام خواردن پارەی حرام لە لای جەنابەت چییە؟ چ شتێک وا دەکات کە ئەو شتە لە لای جەنابەت ببێت بە حرام تەماعی زۆر پیسە کات و تەماعت لە پارەی کرد وە دەکەی ماری خۆت بکەی عرام لە بۆ 5,000 ئێستا ملێرکانە سیمکای دەفرۆشن نەک لە بۆ ینی ڕۆبعەشی عرامیش هەموو دنیا بری ڕۆبعەش عرامی ناخۆم هەت ڕۆبعی حرام هاتیتە جیرفان بەش گیانم نەخێ چکە من سیمکات فرۆشم بە عراری پێ دەرم کاکە 2000 خێرە بەدەمینە بە 12 دەدەمێ ڕوات پێ دەکا ئەجەکە بڕوای نەکەبانە بە ئەی هیچ کەسێک پارەی جەنابتی خواردووە بە حرامی بەڵێ خواردێتی چێ بوو خواردویانە بەڵێ چەند بوو پارەکە دەکرێت بزانین زۆر بوو کەم بوو بەخوای زۆرها زۆر نەبوو وەسەد تقریبا بەڵێ باشە بۆ خواردی دێ من سیقەی لە خۆم لە لای تۆ پەیدا دەکەم ها پارەکەم دەدێ دوایە وەچی داتە من خۆم لێت بزر دەکەم لەکوێ من دەبینیەوە کامێلۆ ئەو عەبدەی ئێستا لەو زولفەش خاسن ها بێت و عرارەکەی ڕۆژە نییە 250 هەبی باشتر نەک ملیۆنێکی هەبی نەک ملیۆنێکی 250 نیە بە 2 ملیۆنی حسابە بە عراری بەس بە عرامی بەکەلگنایە نەخەوەیە نە ئیسرعاتەیە موشکلەی مارەی بەلایەک کابرا لێرە بەس بێت و دینائیویە لە ماری ئیدارەی نییە ژیانی نییە لۆ عرامە بە عرامی لۆی دەڕوان دەکا سەر قسەکانی ئەو مامە بەڕێزە ئەوانەی کە حرام دەخۆن خەویشیان نییە بۆ نمونە حرام خۆرەکە دەڵێ ئەمە ڕۆژێ پارێکی زۆرم بەدەست دەکەوێت بەڵام کە لەسەر بالیفەکەم سرم دادەنێم و دەمەوێ بنوم هەزاران خەونی ناخۆش دەبینم یوسف و یعقوب و عەلی و ئیبراهیم و ئەوانەی کە پارەم لێ خواردن هەمووی دێنە ناو چاوم و داوای پارەکەی خۆیان دەکەنەوە بەڵام من جێ نادەمێ پارەکەم خواردیە ئیدی حەڵال خۆرەکە دەڵێ ڕۆژانە ڕەنگە من پارەیەکی کەمم هەبێت بەڵام کەسەر لەسەر بالیف دادەنێم خەوێکی خۆشم لێ دەکەوێت و سبەینەیەکی گەشترم دەبێت حرام خۆرەکە دیسان قسەی هەیە دەڵێ سەفەر دەکەم دەچمە خۆشترین وڵات لەوێ ئەوانەی کە پارەم لێ خواردن دێنە پێشم و لێم ناگەڕێن ئەوان ئەجنەبینە بەڵام ئەو کوڕی کە لێکوانە پارەم لێ خواردی ئەلێوە دێتە پێش چاوم ئەوەی کە حرارخۆری شە و پارەیەکی حەڵال دەداتە منداڵەکانی لە ناو شاری خۆی و لە ناو ماڵی خۆی کە خانیەکەی ڕەنگە 100 مەتر بێت وا دەزانێت لە بەهەشتێکدا و هەست بە خۆشی دەکات دائیمەن حرامخۆرەکان ژیانیان ناسوودەیە خەویان خۆش نییە قەلەقن یعنی هیچ بیر لە مردن ناکەنەوە کە باسی مردن دەکرێ دەترسێن بۆ دەزانن لە ڕۆژی قیامەتدا خوایەک هەیە و حسابی یەک قورشی حرامیان لەگەڵ دەکات تۆڕەکەمان تایبەتە بە خواردنی نانی حرام پارەی حرام هەموو شتێک بە حرامی ئەو ڕۆتی ئەوڕۆ ئێستا بەخۆمەستا هەتا سوێن نەخۆی کەس پێت باوەڕ ناکە سوێن جەخە بەخوا شەکەیتە زۆر بە حرامە خۆی حەڵال نمایە
بەشانی سوێن خواردنەکەشت لەسەر شتی حرامە ئەرێ وەڵی بنیزمان سەری زمان ماس سوێندا باوەڕکە زۆر کەمە سەبەی بلێ باوەڕکە هەموو سوێندا بلێ بۆ خۆیانەوە قورئانەوە ئەو شتم بۆ دەدایە هێدوو لای بەخۆدا درۆیە عاش ئازی درو دەکە بەخۆی حرام زۆرە ینی جەناب دۆ پارێکە ڕۆژانە دێتە دەستت لە بنەوە مێزە حرامە درۆی نەکەی ناستە سەر دەیوێت درۆی بکەیت ڕێزم بێ دروی ناکەم ڕێ لەو بازارە هەموو درۆی دەکە باشەوە پارە حرامە لە ژیانەدا ئاسوودە دەکات ناوەڵی کەس مرتاح نابێ لێ نا بەخوای باشەی بۆ وازناینی وەڵی بچی پیش شەوان هاتە ئەتا ئێستا لە 2004 ئیشە دەکەم باشە شتێک وای کردووە کە بۆ نمونە ئەو مامەڵە حرامە بکرێت لێرە بە قورئان بەخۆی ئەوان دێتەوە سەر بە شەرەکە دێتە سەر بە شەر ئێسم جیازە دەکڕم کابە دەبێ عیبە ئەیداتە من دەڕوا کابرا ئەو جاز عیبەشێک پێم نایان دەگژێتەوە یان دەێت 2 ساعت زار 3 ساعت زارێک ئەو جازە دەگژێتەوە باشە ئەوە دەستا مەزبورم ئەمریش لەو کاتی بە فێربی فرۆشمەوە کاتی ڕەنگەوە بچێتە بابەتی فێڵکردن وانە فێڵکردنە باشە پارەیەک بە فێڵکردن دەستی ئەو کەسە بکەوێت ئایا سوودەکەی چییە؟ سوودەکەی چێڵا بەس گوناحەکەت بۆ دەست نووسرێ عاش عەزمی لەوەش کا بدوات فلان عەرش لێ دەکا باشە ینی ئامادەنە ئەو پارە حرامە دەرخواردی مار و منداڵتان بدەن وەرە ناوەڵە بەس مەزبوریە تۆ ئەگە ئیشەکە نەکەی ئەدوو ئیشە نەکەی و کارێک نەبێ مەزبوری بکەی ئێگە نەشەی ناژی بەس دەژی بیر لە مردن دەکەیەوە؟ وەڵا هەموو کات دوی لە بردن کردەوە تا ئێستا هەموو کەس بەوە زایەوە مردن هەیە زندوێت و ئێستا تسمە ماڵێ بەتەمای خۆلمە بگەم ماڵێ یعنی ئەو کەسانەی کە لە ژیانیاندا پارەیەکی حرام بەدەست دێنن ئاسوودەن لە ژیانیان؟ لەناوە کەس ئاسوودە نییە کەسێک ئاسوودێ نابێت لەو پارەیە باشای مردن نییە ینی ماتۆل مردن هەیە ئینسان چۆن دەبێت هەموو شتێک هەیە چۆن نازانێ هەیە نییە هەموو شت زان هەیە هەموو شتێک هەیە ئارێ وەڵا لە مردن دەترسن؟ وەڵا زەبەشتەی دەدرسێ هەیە ناترسێ بەتایبەت ئەوانەیە کە حرام دەخۆن لە مردن دەترسن؟ وەڵا بەتایبەت بە ئەوی ئەمنێک بەخۆمی ڕەجا دەترسم کو ناترسم بەشتەریشی ناترسێ باشە بڕیارت نەداوە چیدی لوقمەی حرام نێتە جیرفانت پارەی حرام نێتە جیرفان ئێستا دقیقا ئەوە تا من ئەو جیازە بەخوا ئێستا کڕیم ئەو جیازە عیبی هەیە بەس شێشک عیبی هەیە بەخوای ئەو ئەم لێ کردەوە کابە گوتی بێ عیبەوەتەوە شاشی ژووری هەموو شوختە نارم لێکەم ئێستا لێکە بەسەر زەرری دەکەم دێڵە دێوەرە پێم بدە ئاسایت کڕیوانەکە بەخوا ئێستا لە دوو لە فەرم کرد ئێستا کابە گوت دەزی قەورە بگرتیە وەڵای ئێستا لێکم جیاتی قەردی وەریگرتیە ئارێ بەخوای بای چەندە ئەو مۆبایلە؟ وەڵای بە هەشتا بێت کاڤەرش مکری بە 6,000 چەندی دەکاتەوە؟ وەڵاکە 100,000 بکاتن سوندی لە بۆ دەخۆی ئەو 100,000 ینی کە هیچ عیبی نییە؟ سینخم عیبی نییە بەس ئێستەوە شوختە ئێستا درعیلێکی و کابە دەرێ شوختی هەیە بەڵێ ینی دەتوانی بڵێ وڵی ئەوە هیچ عیبی نیە و بێ کێشەیە دەرەم عیبی نییە بەس دوایە ئەو درعیلێک هاتەوە دەرێ شوختی هەیە دەرێ لەم کەمکەوە یعنی ئێستا لەو ناو مزرم کرد ئەم لە سخی کاورە بێ عیب لێم کڕیا بەخوا تەماشاشم نەکرد بەس دوای دیقەتمدا ژوورێ هەموو شوختە ژوورێ هەموو شوختە دەستە قالبی حرام ئەرێ بەخوای یعنی کای بەرامبەر شوي لەم کڕی پێی نەگوتم شوختی ئەو زیازە وڵای عرامی دەدا حلالش دەیە ها بڵێ حلالش دەیە بەس زۆربەی درۆی دەکەن زۆربەی درۆیە باشە جەنابەت لەسەر حرام و حەڵال چ قسێکت هەیە ئەو کارێک کە جەنابەت دەیکەی حرامی تێدایە؟ ئێستا لەو بازارە هەیە دنیا خراپی تێک چوپەنجە عرام ناخواتن شخص لێکوانە ئللا بە عرام بەڕێدەستن ئەمەستا یەک بەخۆ مۆبایلێکەکە کرای دەم کاکە پشتی گۆڕایە کان کە بەری گۆڕایە بردی ئەو بردی نەژش بش ئەوە هیچ محاسبەکردن شخصێ بەخۆی دەکەم دە کاکەم جاز نوێ کە بەری گۆڕابیتن لۆ بخیانەکەەوە جا دەمەوێت نامەوێتم شخص دیتەکنم ئەگە جیازە ئەستا یقل عیبێ نایبێتن مەفهوم کە بابێ مێرە داوای لێبوردن دەکەم ڕەنگە لێپێچینەوە و سزادان تەنها ئیشی خوای گەورە بێتن بەڵام ئەگەر پرسیارێک لەوە ڕێزت بکەم لەوە تیشی مۆبایل دەکەی حرامت خواردووە؟ بەخۆی دەزانی کووە ئەمە ئێستا کە زۆر کەسێ دێ مۆبایل دەتەمە ئەمە هەستپێنان کە ئەو جیازە عیبداریشە ئەوە کە دەکا کابرا فێلی مەکرد دەکا ئەو کابرای عرام خۆرنەک ئەمە وایە ئێستا ئەم ئەو کابرای کە دێنی مۆبایلەکەی دێنیتن ئەوە مۆبایلەکەی منەوە نیە چات کردەوە چ بۆ چی بۆ مۆبایل سەماعی پیس بۆ خەیان ماکردێتەوە ئێستا باشەوە پارە وەردەگری ئەگەر یەکەچی ئاسایی بێ زۆر خەیان بێشتا هیچ عیب نابێت کێشەیە باشە ئەو کەسێک کە مۆبایلەکەی دێنتە لای جەنابەت بۆ نمونە خەڵکەکی ئاسایی و بازاڕێ یانیش پێویستی بە پارەیە دەرێ کاکە ئەو مۆبایلی دەفرۆشم
ئەویش هەر چاوی لە حرامە هەمووینا ئەمە نامەوێت تە ڕوش پێکەوە بستێنم چکمان ئێمەش ینی ئەمە بەگشتی قسە ناکەین بەڵام ینی بە مەحدودی قسە دەکەین لەسەر ئەو کەسانەی کە حرام دەخۆن ئەمە تقریبان 2 ساڵێکوانێ شێ دەکەم ئەمە کە جازێک عیبی بخۆم دەم کاکەەوە عیبێ هەیە تێدەگەی بەس کابرا هەیە بخۆی لە دوشتی عیبدار دەگەڕێتن چکە پارەکە کەمترە لە بۆی شتەکەی کەمتر هەیە لە دوجار شکا دەگەڕێت لە دوجار عیبدار دەگەڕێتن ئەوەی چ خۆی تێدەگەی لە بە خۆیتی بەس ئەمە لێکوانە هەر جاچ بتەماریەکە شێ سا ڕۆژ بە شەرتی دەمێ باشە ئێستا مۆبایلە ڕەنگە لە شەریکەیە گەر بێتە دەر 1 ساڵ زمانی لەگەرە لۆ تو 3 ساڵ ڕۆژیان دەدەیێ ئەوە ڕەنگە شتەچی تێدابی ئەوە ڕەنگە شتێکی دەیە لەوانە ئێستاکە زۆر کەسە جیاز دەباتن لە ماری بەدری نییە مانەك دەبین تۆ دەرە وڵاو جیازە زوو شعندێتە خوارەی گەرم دەکە نامچ وچە بەبێ مشتم ناچارم نێ وەگرمەوە چکاکەت و ناخشلێک کرد ئەمە جێم نابێت تۆرێکوانە جارشکە و هەمان جاریش ئەو کابەزاش ناتۆ لای من لۆمنی کێشەک نیەکتی سا ڕۆژ بە ئەتیادە لێ وەردەگرمەوە هیچ دەگۆڕین نیە ئەی ڕەنگە فرت و فێڵە چی دیکە هەبی بامە بڕک بەڕاشکاوی لە گەرێکتری قسەی بکەین بۆ نمونەوە مۆبایلە عاتڵە ڕەنگە وەسایەکی مۆبایل چای بکاتەوە 5 ڕۆژیش بکە شتی وا هەیە زۆشتە بەس ئێستا ئەمە شتە هەیە شتە هەیە چۆنیە دوکو بۆ 5 ڕۆژی لە بۆ 1 سعاتی هێت وەسە زیاد سا دەکاتەوە بەس هەمووش نا بە مەحدودی قسەی دەکات ئێستا وەستا هەیە من جایز دەم بەکنی وەستا ڕاست پاس بدەکاکە و جازە کرایتەوە هەموو کەسێک زانە حرام حرامکە من داشتی 7 زانە حرام حلال کووە ئێستا لەو بازارە هەیە دنیا خراپی یەک چڕپەنجە عرام ناخواتن موبایلەکە عیبدارە مشتری دێ سەزا سونی لەسەر دەخوا دەرگاکە وەڵی عیبی نییە لە بۆ چ لە بۆ 15 250 هەبی باشتر نەک ملیۆنێکی هەبی سوندی دەخوا دەرێ بەخوای نەکرایەوە بۆ قورعانی نەکرایەوە کابرا تەمەشای تەمانەکەی دەکات تەمەشای سەرەکەی دەکات دەبا هەتا ئێستا ملەتی کورد بە تەواوەتی لە مستەقبەلی ژیانی خۆی نازانی لۆ هاتە دنیاە لە بۆ خوڵقایە ئەڵڵا لەبەر چ خوڵقاندیتی ئایا هۆکار چێ لە ئێسادا حرام و حەڵاڵ یەکتری جیاواز ناکرێتەوە بەخۆی حرام چییە حرام هۆی ئەوەیە کە بەرەکە لە ماڵ نامێنێ کابرا دەمێ زۆر شتی زۆر ئەشەکە دەریکا کە وڵای بۆ سوندی لەسەر دەخوا سوندی لەسەر دەخوا دەری ئەو شتە نەکرێتەوە دوکرایەوە دومین خاڵ ئەوەیە ئەو حرامە دەبتە هۆی ئەوەی مال و منداڵت پێ تربێتشی ناتون دروست بی بەدایکی دوایە یعنی حرام ئەوەیە ما تێکاوت دەبی هەموو کەسێک زانە حرام حرامکە من داشتی 7 زانە حرام حلال کووە بەڵە خەکەکە جێ پێ نادا کابرا ئەگەر ئێستا بانگی خوایە کە ئەو بانگە دەلالەت لەوە دەکا کە خوا وجودی هەیە و مردن هەیە و ڕۆژی دوایی هەیە ئەو کەسانێک کە حرام دەخۆن بیر لە مردن دەکەنەوە والله بیر لە مردن نەکردێ هەر دەیت نەفشێ بە فشە تێدەگەن بەس فشە نییە ڕۆژی قیامەتی عەزابی قەبرە قورسە هەنج وەچی مردن وە ڕۆژی قیامەتی هات هەنجی دەرێ بریا بە هەنەبوونایە یعنی یەک دیمەنی ڕۆژی قیامەتی پێ پیشاندەن دەی بریا بە هەنەبوونایە بیر لە قیامەت دەکەنەوە ئەو کەسانە والله ئەگە بیریان بکردا باێ نەدەبای حرامی بخواردا باێ جەنابەت چیش دەکەیت بەخۆم ئەمە شەکرات دەفرۆشم لە ئیشەکەشم زۆر مرتاحە یعنی هیچ حرام تێنە ئەو کێک بەچەندی بۆ 150 تەواو هیچ جارێک حرامی نەکەوتۆتە ناوی والله ئەگەر شخصەکەم دیت بیتەوە ئەگە بزانم تاکی نەبمە دەمگۆ کاکە با لە دوی ئەو دینا لە دوی کابرا بچی بەزە دوی منی ڕۆژانە چەندە والله ڕۆژانە ئەمێن جار هەیە 10,000 هەیە جارێ 7,000 شەر قەنەعەتە باشە 6,000 هەیە بە حەڵاڵی 6,000 حەڵاڵت هەیە ڕۆژانە ڕەنگە بەو 6,000 بەڕێوە نەچی بەو 6,000 بەڕێوە نەچی بەڵام ئامادەی ببیە خاوەنی پارەیەکی زۆر بە حرامی نەخێت شێ مال و مندانم ئەگە خۆشم پێ بێ لاک دەچی مال و مندان پێ بێ لێک دەچی بە تاکید وایە ئینسان دەبی خۆی لە حرامە ئەوەی بپارێزێت ئەسان یەک وەرەقت بە حرامی پەرستکە ڕۆژێ وەشی ئەتوو نفسیەتی مرتاح نەبی ئەو وەرەقە باشە نەخیر باش نییە ڕۆژەکە 10,000 هەبی بەس قەنەعەت هەبی ئەوە مارمە لەوەی کاول بووە کە کابرا قەنەعەتی نییە مارمە بۆی کاول بووە ینی بێ قەنەعەتی وای کردووە کە حرام خواردن زۆر بێت بە تاکید وایە قەنەعەت نییە کابرا گوتینی دووەم مەسرەفی ژیانش قورس بووە کابرا وەی لێ هاتێ پەنال بۆ حرام ببە وەلەو خراپیشە بەخۆش ژیانەکە بەو هەموو قورسیەوە بەڵام مردنی لە دوایە ئایا ئەو ژیانە
هی ئەوەیە کە ئینسان خۆی تووشی حرام بکات و حرام دەرخواردی ماڵ و منداڵەکەی بدات و سبەینێ کوڕەکەی کە گەورە بوو کوڕێکی خراپی لێ دەرچێت و کچەکەی کە گەورە بوو ئینشاڵڵا کە واش نابێتن کچێکی خراپ دەرچێتن بەس لەبەرەوەی کە پارەی هەیە پارەیەک بە حرامی پەیدا بکات ئەو ژیانەوە دەدێنێت نەخێر خۆ کوڕەکەی دەبتە شەلاتی خۆ هەر نڕش لێ دەرناسی طبعا ئەگە ڕزقی حرامی خوارد کوڕەکەی لەسەر خۆی دەدەشتێتەوە یعنی ئەو منداڵی پەروەدە دەکەی بە ڕزقی حرام سبەینی لەسەر خۆی دەبتە وەچی ماری کوبرای لێدی قابلتە هەر نڕەشیت نەخیر بەس بەداخوە هیوادارم هەموو هاوڵاتەکەم بە خۆیان دابستنەوە ڕاز ڕزقی حرام بینن چەند قەنەعات ئەساسە بەخوا قەنەعاتەکەنی مالوێ مارمەوە هاکاول بووە پرسیارەکەم لەسەر خواردنی حرامە لە ئێستادا شتێکی زۆر خەتەرە شتێکی زۆر یعنی باش نییە شتێکی باش نییە حرام یعنی کە خەڵک پارەی پیا دەکا لە بازاڕەکان لە هەموو جێگا و مەکانەکی پارەی مامەڵەی بە پارەی حرامەوە دەکات بۆ نمونە ینی ئامادەیە ئەو پارە حرامە بخوات نانا گوناحە یعنی یادی چلا قیامەتی خۆت دەکەیت چلا قبری خۆت دەکەی مارو مندان منت پێنیە لۆ نمونە من ئێستاکە 18 سارە لە تعزیرەی شێ دەکەم ڕۆژێ 10,000 و 15,000 و 20,000 خوای گەورە چەند بە قسمت بکە الحەمدولله و شکر یعنی ئێستاکە من ڕۆژێ وەرەقەک دوو وەرەقەی بۆ مارێ مارو مندان منەتی پێنیە چکە قبر هەیە مردن هەیە خوای گەورە هەیە خوای گەورە عیساب لەگە دەکە ئەمن 18 سارە لەو بازاڕیش دەکەم هەتا ئێستا سیارەکەم نییە هەتا ئێستا سیارەکەم نییە شخصی دەناسم 2 سارە 3 سار هاتێرە بەس بە پاری عرام یعنی لەم شتیوا هەلە دەفرۆشی بە پاری عرام شتیوا لەوە نەوشەی کڕیا سیارێ بە 2 دەفتەری کڕە سیار بە 3 دەفتەری کڕێخانی کڕ بە دەفتەری لە چێتینە ینی لەو بازارە کەسی وا هەیە بە پارەی حرام و نەوشەی کڕیا ئەرێ بەخوای ئەم سوندی دەخۆم وە نەوشەی کڕیا بەس هەموو یعنی هەموو کەسە خراپ نییە هەموو کەسە خراپ نییە هەموو ئەمەش قسەمان لەسەرەوەیە کە ئەمە بەگشتی قسە ناکەین بەڵام بە تایبەت لەسەر و کەسانی کە حرامی دەخۆن جەنابێت 15 ساڵە لەو بازارە کار دەکەی 18 ساڵە لەو بازارە کار دەکەی تا ئێستا نەبووی بە خاوەنی ئۆتۆمبیلێک باشە الحەمدولله و شکر یعنی چاوم لە عرامی نەبوو 18 ساڵە لێش دەکەم سەرکە سابوونم دەفرۆش لەو بازاڕێ بە 3 وەرەقەی بەسەر کە سابوونەوە گەیشتە ئێستا نەبووی بە خاوەنی ئۆتۆمبیلێکیش باشە کەسی وا هەیە لەو بازارە بە 3-4 ساڵ بووە بە خاوەنی وەنەوشە دەپرسم دەمێ بزانم لەجەنابەت دەپرسم ئایا کە نەبووی بە خاوەنی سیارە و ئەوان سیاران هەیە بە پارەی حرام لە ژیاندا بەدە دەفتەری خانیان کڕێ بەدە دەفتەری خانیان کڕێ بەدە دەفتەری سوندی دەخۆم بەدە دەفتەر دۆلاری خانیان کڕێ بە لەمسی بەچە لە چێ هیناو کابرایە کامەتان ئاس ئەگە ئیتاری نەگۆڕی ئەگەر ئیشی عرام نەکا لە چێ بوو کامەتان ئاسوودەترن ئەوەی کە وەنەوشەکەی هەیە ئەوەی کە سیارەکەی نییە ئەبەن زۆر مرتاعم سبەینا سەعادە دێمە بازاری لەو خوای بە زیادبی یعنی مانجێ 8 ڕۆژ 9 ڕۆژ نایەمە ئیشێ لە خۆم ئیسراعەت دەکەم بیستان پێویستی بە ژیان هەیە پێویستی بە ئیسراعەت هەیە لە ماری خۆی لە ناو مار و منداری خۆی دانیشی بە ئاسوودەی بشی مار و مندارەکەت بەو 10,000 ڕۆژانەیەت لێت ڕازی الحەمدولله لە خوای گەورە بە زیاد بێ الحەمدولله مخانی خۆما ڕۆژێ 10,000 هەبی 5,000 هەبی مرتاعم چانیە نەخۆش نیمە شەخص هەیە ڕۆژێ 2 وەرەقە 3 وەرەقە هەیە لەو بازاڕی بە عرامی مرتعنیە هەر دەرێ قەلبم دێشی هەموو ڕۆژێ شەڕ و گار و گارە لە ماریوان دەرێ قەلبم دێشی سرم دێشی نوێژش دەکەنەوانێک کە حرامی دەخۆن لە باشە و نوێژیان لێوە ناگیرێ والله ئەو جواب خوا بخۆی دەزانی بە قوربانی بم شەخصیە نوێژێ دەکا و ئیتاریش دەگۆڕی یعنی دەرێ کرایەوە دەرێ نابەخۆی کابرا سەسی دەرێ نابەخوای نەکرایتەوە سوندیش دەخوا دەرێ سوندی دەخوا دەرێ بەخوای نەکرایەوە بۆ قورعانی نەکرایەوە کابرا تەمەشای تەمەنەکەی دەکات تەمەشای سەرەکەی دەکات دەبا ڕۆژێ 100 دلار 300 دلار کابرا دلار فرۆشیش ڕۆژێ 2 وەرەقەی نێوەیانە 100 دەفتەری نەناو مەکتەبی دۆلای دادنێ ڕۆژێ وەرەقەچینی ناو ماری تو هیچ مشکلت هەیە الحەمدولله لەو خوای بە زیاد بە هیچ مشکلم نییە لەگە مار و منداری خۆم دەژیم بە ئاسوودەی بە ئارامی لە خسای خوای گەورە بە زیادبی ینی بەڕێزت وا هەز دەکەی لەبەرەوەی ماڵی تو حرامی تێدانە بۆیە کێشتان نیە و کەستان نەخۆشنی الحەمدولله لە خوای گەورە بە زیاد ئێستا من لۆ منە موبایل لەشەکەم بە 10,000 ناری مەکابرێ بە 10,000 کڕیا دەرێن بە 15 دەفرۆشم ئەو عرام نییە بەس کابرا لەمسەچی دەکڕی بە 100 دلاری یان تاقمەچی دەیاتە سەریان ئیتارێکی دەگۆڕی دەرێ کرایەوە دەرێ نابخوای بە 2 وەرەقەی دەفرۆشی بە وەرەقەکونی دەفرۆشی باشە خێرە حرامی هەر دەخۆن بەس لۆ ناوی خوای دێنن وڵا ئەو هەیە ئەگە سوندی نەخۆی نافرۆشێ برای بەڕێزم بەخێر بێن ئەوەش دەگەڕێتەوە سە پەروەردە لە هەموو پەروەردەکان ئەمە سەقەتین
هەم لە پەروەرەی داکوباب لە بە بواری ژیان هەم لە پەروەردەی قوتابخانە هەم لە پەروەردەی مزگەفت لە هەر سێ پەروەردان ئەمە دابڕاینە ئەوە لە لای یەکەم لە لای دووەم مامۆستایەکان بەڕاستی زۆر مقەسرن لەبەرەوەی هەتا ئێستا ملەتی کورد بە تەواوەتی لە مستەقبەلی ژیانی خۆی نازانی لۆ هاتە دنیاە لە بۆ خوڵقایە الله لەبەر چ خوڵقاندیتی ما خلقت الجن والإنس إلا ليعبدون تنهب لعبادة الله أتو دفتري امتحانا هم رجل بيشتا أتو هم رجل جواب مدو هم رجل جواب مدو آخري بساقيتي دروي أو كساني كحرامي دخون أوانا هرجيزة وهرجيز لماناي الله برستن ناقن نشان زاني الله يكيان بتهوتي تشيه أجا تواب الله بزانن الله تشيه والله بتهوتي برسمه أو ديني بحق بزانن هرجيزة وهرجيش حسابي خوي دكاتن زەخیرێکی کۆبکاتەوە لە قیامەتەکەی کە بە ئاگری جەهەنەم دانەسووتێ لەبەرەوەی ئێستاش خەڵکانێکمان هەیە کە باسی جەهەنەم و باشتر دەکەی وەکو خەیاڵک وەکو خەو نەگرێتە بەرچاوی بڕواشی پێ نییە ئەوانەی کە حرام دەخۆن بیریان لەوە نەکردوەوە دەبێت زەخیرەیەک بۆ ڕۆژی دواییان هەڵبگرن نەخێر هەرگیزە و هەرگیز ئەوانە بڕوا ناکەم لەمانای ئەڵڵا پەرستن تێبگەن طبعا ئەگەر لەسەر حرام خواردن قسە بکەین ڕەنگە زۆر بابەت هەبێ کە حرامە بەڵام دەپرسم لە لای جەنابەت شتێک حرامە برای بەڕێزم ئەوەی خوا حرامەکە پێویست ناکە بڵێن ئەوە حەڵامە ئەوە حرامە هەر شتێک ئەگە هاتو لە بازار لە هەر شوێنێک بی دوکاندار بی عەرەبانسی بی ڕەسەق فرۆش بی ئەگەر هاتو ئیستیغلالی خەڵکەکەت کرد حرامە ئەگە هاتو فێڵت لێ کرد حرامە ئەگە درۆ لەگە ئەو خەڵکەی کرد حرامە ئەوە هەمووی لەستە قالچی حرام ئەوە هەمووی دەچێتە قالبی حرام و شەرعی ئیسلامیش سزای حرام خواردنی دانایە و سزای حرام خواردنیش لە لای خوای گەورە سزایەکی زۆر توندە ئایا ئەوانەی کە حرام دەخۆن دەزانن کە ئەو سزای هەیە بازێکیان دەزانن ڕێ خۆن بازێکی زۆریشان نایزانن ئەوانەی کە دەیزانن چۆن دەیخۆن ئەگەر بزانن سزایەکەی ئەوەیە ئەوانەی کە دەیزانن دنیایان بە قیامەت گۆڕیتەوە ئەوانەی کە ناشی زانن وەکو ئەڵڵا دەفەرمێ وأكثرهم للحق كارهون وأكثرهم للحق كافرون وأكثرهم للحق منافقون أوانا أو كسانن كنازان بس أواني كدشي زانن أوانا قيامتيان بدنيا قريوتوا دنیای ئەوەیە کە حرامی تێدا بخۆی و قیامەتی پێ بگۆڕیەوە برای بەڕێزم هەروەکو پێم وتی ئەوانە ئەگەر بە مانای تەواوی ئەڵڵا پەرستن بزانن مستەقبەل و ئاخرەتیان چێندرێ هەرگیز ئەو کاری ناکەن دەجێڕنەوە دەڵێن پێغەمبەر درودی خوای لێبێ ڕۆژێک لە ڕۆژان بە کۆڵانێکدا پێپەڕ دەبێت و برسی دەبێت هەلەو کۆڵانە دنکێک خورما دەدۆزێتەوە خورمایەکە دیارە نوێ بووە و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ برسی بووە دەبێت خورمایەکە هەڵگرێتەوە بیخوا بەڵام نایخوات دەڵێ ئەو خورمایە ڕەنگە زەکات بێت یاخود ماڵی کەسێکی تر بێت لێرە لێی کەوتووە چۆن دەبێ من ماڵی خەڵکی تر بخۆم ئەگەر خواردم دەبێت بە حرام خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە لەسەر خواردنی حرام قسەمان کرد لێرە لەو بازارە پرسیاربان کرد ئایا لە ئێستادا هۆکار چییە کە حرام و حەڵاڵ یەک جیاواز ناکرێتەوە ئەو بەڕێزانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد وتیان لە ئێستادا ڕزقی حەڵاڵ زۆر کەم بۆتەوە مامەڵەکانمان بەشێکی زۆری حرامی تێکەوتووە و بەشێکیان وتیان سوڕ دەزانین کە حرامە بەڵامی دی کاسبی و فێری بووین و هەر ئەوەمان هەیە و باسی ئەوەشیان کرد وتیان دەزانین کە حرامە و دەشی خۆین و بەڵام نامۆرتاحین و هەندێک بەڕێزی تریش قسەیان کرد وتیان ئێمە خاوەنی 10,000 دیناری ڕۆژانەین بەڵام کەسی وا هەیە لێرە بۆ بە خاوەنی وەنەوشە بەڵام ئێمە سوپاسی خوا دەکەین کە هیچ کێشەیەکمان نییە و ئاژاوە و کێشە لە ماڵماندا نییە ئەویش هۆکارەکەی ئەوەیە کە لوقمەی حرام و پارەی حرام لێ ناگەڕێن بێتە ماڵی ئێمە ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەشکردن هیوادارم دوور بکەوینەوە لە حرام و ئەگەر ببین بە خاوەنی 1 ملیۆن دۆلاری حرام ناگاتە ئەوەی کە 1 دینار بە حەڵالی بێتە ناو گیرفانەکانمان تا پرۆگرامێکی تر هیوای ماڵێکی پڕ لە بەرەکەت و پڕ لە ڕزقی حەڵاتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ